سڵاتان لەبێت و بەیانیتان باش هیوادارم کە ڕۆژێکی جوان و ڕۆژێکی پڕ لە تەندروستی و پڕ لە خۆشیتان دەست پێ بکرد بێت. ئەمڕۆ کۆتا ڕۆژی هەفتەیە وەک هەموو ڕۆژانی هەفتە کە ئێمە لەگەڵتانین ئەمڕۆژ هیوادارین کە بتوانین ڕۆژێکی جوانتان بۆ بنەخشێنین لەم هەفتەیە و کۆتایی پێبێنین و بچینە هەفتەی داهاتوو. هەروەک دەزانن ئێمە هەموو بەیانیانێک کۆمەڵێک لە بابەت و هەروەها پاکێج و ئین هاوستان بۆ ئامادەکەین کە لە ڕێی پامنێرانمان یاخود لە ڕێی هاوکارانمانەوە ئامادە کراون بۆ ئێوە و کۆمەڵە تەوەریشمان دەبێت. ئەمڕۆ ئەو تەوەریکە بۆ ئێوەمان هەڵبژاردووە تەوەرێکی جیاوازە. یاریە جەنگیەکان کۆمەڵێک یارین کە زیاتر پیاوان ڕۆی تێیەکەن، بەڵام تەوەری ئەمڕۆمان ئەوتم کە جیاوازە بۆەوەی ئەم یاریە جەنگیە کە یاریەکی تایکواندۆ ئۆلمپیکە لەلایەن خانمێکەوە کە وەرزشەوانە لەو یاریە یاری دەکات. ئێمە میوانداریمان کردو چونکە ئەمڕۆ یاخود سبەینێ پێم وابێت پاڵەوانێتی تایکواندۆ بەڕێوە دەچێت پاڵەوانێتی عێراق و ئێمەش میوانداری ئەو خاتونەمان کردووە کە لەو پاڵوانێتە بەشدارە. ئەمە تەوەری سەرەکی بەرنامەکەمانە بێت. جگە لەوە ئەمەوێت پیرۆزبایەکی تایبەت لە خانمانی گوندنشین بکەم. هەروەک دەزانین ئەمڕۆ ڕۆژی جیهانی خانمانی گوندنشینە، ئەوش لەلایەن ڕێکخراوی نەتەوە یەکگرتوەکانەوە ئەم ڕۆژە وەکو ڕێزلێنانێک لە خانمانی گوندنشین دیاری کراوە کە 15 دەیە. هیوادارم کە هەمویان لە شیان ساغ و تەندروست بێت چونکە خانمانی گوندنشین بە تایبەتی کوردانی خۆمان لە هەر شوێنێک کورد زمانێکمان هەیە دەزانێت خانمانی گوندنشین لە کوردستان چەندە خانمانێکن کە ئەرکیان کێشاوە و ئەرک دەکێشن و زیاترین ڕۆڵیان هەیە لە بەڕێوەچوونی ژیان لە ناو گوندەکانە. ڕاستە پیاوانیشان بەشانی ئەوانن، بەڵام ئەمان ئەرکیان زۆر زیاترە، بۆیە ئەمڕۆ پیرۆزبایەتان لێ دەکەم و هیوادارم کە هەمیشە لە ساغ و سەرکەوتوو بمێنن. و ئەمە ئەو بابەتانە بوو کە ئەمڕۆ باسی لێوە ئەکەین. جگە لەوە بەیانەکەتان حەزەکەین کە بڕازێنینەوە، ئەویش بە پارچە میوزیک. زۆر ئامێر هەن کە ئێمە هەوڵی ئەوە ئەدەین بەیانیان گویان لێ بگرین، بە ئامێرێکی نەرمی ئەزانین و وا دەکەن کە گوێی ئێمە زاخاو بدرێتەوە. بۆیە ئەمڕۆژ یەکێکە لەو ڕۆژانەی کە ئێمە هەوڵمادا و هونەرمەندێک لێرە ئامادە بێت کە میوزیسیانە بۆی کە گوێی ئێوە زاخاو بدەین بە چەند میوزیکی تایبەت. وە دەچینە کورتەی هەواڵەکانەوە بۆی بزانین لە جیهان چی دەگوزارێ و لە کوردستان بە تایبەتی. لەمە دوا گومەزی مزگەوتەکان لەسەر شێوەی کڵاو و جامانە دروست دەکرێن. نەبەز ئیسماعیل گوتەبێژی وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەاند. لەمە دوا دیزاینی مزگەوتەکان لەسەر شێوازی کوردەواری دروست دەکرێن و سێ کۆمپانیا دیاریکراون بڕیارە لەسەر دیزاینی مزگەوتەکان ئەوان بڕیار دەدەن. ئاماژەی بەوەش کردووە ئەم جارە مزگەوتەکان مۆرکی کوردەواریان پێوە دیار دەبێت و گومەزی مزگەوتەکان لەسەر شێوەی کڵاو و جامانەی کوردی دروست دەکرێن. کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق سزای دارایی و ونکردنی کارتی دەنگدانی هەڵوەشاندەوە. نووسینگەی ڕاگەیاندنی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق بڵاوی کردەوە لە پێناو ئاسانکاری و تۆمارکردنی ئەوانەی کارتی دەنگدانیان ون کردووە یاخود خراپ بووە بڕیاریان داوە سزای سەرپێنراوی دارایی بەسەر ئەو کەسانەدا هەڵوەشێنەوە. ئاماژەی بۆش کردووە ڕۆژانە زانیاری و داتای ئەو کەسانە تۆمار دەکەن کە کارت بۆ کارتەکانیان گوم کردووە یاخود بۆ ماوەی کاتیان پێەیە و وێنەی خۆیان لەسەر نییە. هەروەها دەنگدەران لە دایکبووی ساڵی 2000 بۆ 2001 تۆمار دەکرێن. وەزیری دەرەوەی ئەمریکا ڕایگەیاند تا ئێستا 25 چەکداری داعشی ئەمریکی گەێنرانەوە وڵاتەکەیان. مایک پۆمپیۆ وەزیری دەرەوەی ئەمریکا داوای لە وڵاتانی ئەوروپا کرد هاوڵاتیانی وڵاتەکەیان کە لەناو داعش بوون و ئێستا لە زیندانەکانی هەسەدەدان بگەڕێنەوە وڵاتی خۆیان. پۆمپیۆ ئاماژەی بۆش کردووە تا ئێستا 25 چەکداری داعشی ئەمریکی کە لەلایەن هەسەدە دەستگیر کرابوون گەڕێنراونەتەوە وڵاتەکە و لە بەرامبەر ئەو کارەشدا سوپاسی هەسەدەی کرد. و بەهۆی تەشانەکردنی کۆڕۆنا سێ شاری ئێران کەرەنتین کران. سعید نەمەکی وەزیری تەندروستی ئێران ڕایگەاند بەهۆی زیادبوونی ژمارەی توشبوون گیان لە دەستدان بە کۆڕۆنا بڕیارماندا ژمارەیەک ڕێکاری نوێ بگرینە بەر.
لەو چارچێوەیەشدا شارەکانی تاران و مەشهەد و کەرەج بۆ ماوەی 3 ڕۆژ کەرەنتین دەکرێت. ڕاشیگەاند هەر کەسێک سەرپێجی بڕیار و ڕێکارانیەکان بکات ڕوبەڕووی یاسا دەکرێتەوە. ناوەندی ئازادیەکانی ئەمریکا ڕایدەگەنێت لە سەدا 35 بەکارهێنەرانی ئینتەرنێت ئازادیان نییە. ناوەندی داکۆکیکار لە مافی مرۆڤ و ئازادیە سیاسیەکان فریدەم هاوس لە ئەمریکا ڕایگەاند وڵاتان چاودێریان بەسەر تۆڕە کۆمەڵاتەکانی ئینتەرنێت و سیخوڕی کردووە بەسەر چالاکیە سیاسیەکان چڕ کردوێتەوە. ئاماژەی بەوەش کردووە 3 ملیار و 800 میلیۆن کەس لە جیهان ئینتەرنێت بەکاردەهێنن و لە 120 لەو وڵاتانە دەژین کە بەکارهێنان ئینتەرنێت تیاندا ئازادە و لە 132 لە وڵاتانە بەکارهێنانی ئینتەرنێت تا ڕادەیەک ئازادە و لە 135شی لە وڵاتانە دەژین بەکارهێنانی ئینتەرنێت تێیدا ئازاد نییە. کۆتاییمان بە بڕگەی هەواڵەکان هێنا و دەچینان ڕێگاکانی دیکەوە. هەروەکو باسمان لەوە کرد کە ئەمڕۆ ڕۆژی جیهانی ژنانی گوندنشینە بابزانین لەمڕۆ لە مێژوودا لە 15دا چی دیکە گوزەراوە کە چەند ڕووداوێکی مێژوویی لەم ڕۆژە تۆمارکراون. ئێمە چەند ڕوودا و ڕۆژی لەدایکبوونی کەسایەتیەکانتان بۆ دەخەینە ڕوو کە ئەمڕۆ ڕۆژی جیهانی ئافرەتانی گوندنشینە وەک باسمان کرد و ئەمڕۆ دیسانەوە ڕۆژی جیهانی شوشتنی هەردوو دەستەکانەکە پێش ئەوەی کە کۆرۆناش هەبێت لە قوتابخانەکان منداڵانیان یاخود قوتابەکانیان فێریەوە کە چۆن دەست بشۆن لەوەچێت ئەم ساڵیش بە هەمان شێوە ئەو ڕێوڕسمە ئەگەر هەبێت و بکرێت بەڕێوەچێت وە لە 15 دەی 1991 کۆنگرەی یەکێتی نووسەرانی کورد بەسرا و لە ڕۆژێکی وەک ئەمڕۆژدا پەرلەمانی بۆسنا سربەخۆیی خۆی ڕاگەاند و لە ڕۆژی 15 دەی 1955 ئێزگەی وڵاتانی عەرەبی دامەزێنرا. و ئەمانە جگەلەوە ئەمڕۆ ڕۆژی لەدایکبوونی بە ئەوەلەیات نەکەین لەدایکبوونی هەردوو فەیلسوف نیچە و هەروەها فەیلسوفێکی دیکەش ئەگەر یادەوەری لەگەڵ ما بێت لە بیرم نەچێت نیچە و ئەوەی تریشمان گۆتە بەڵێ بیرم کەوتەوە گۆتەش لە هەمان ڕۆژدا لەدایک بووە بە بیرم هاتەوە ئێستا لە ڕۆژێکی وەک ئەم ڕۆژدا مەسعود ئۆزەل کە یارەزانی تۆپی پێی ئەڵمانیایە لەدایک بووە. بەڵێ 15 مانگی دەی هەموو ساڵێک ڕۆژی جیهانی ئافرەتانی گوندنشینە وەک باسمان لێوە کرد کە لەلایەن ڕێکخراوی نەتەوە یەکگرتوەکان وەک ڕێزێک ئەوە لە ژیانی گوندنشینان بە تایبەتی ژنانی گوندنشین ئافرەتانی گوندنشین زۆرترین ئەرکی ڕۆژانە دەبینن و لە کار و چالاکیەکانی ڕۆژانەیەک خانەوادەکانیان زۆرترین ڕۆڵ و کاریگەریان هەبووە لە کاری ڕۆژانەی ناوماڵ و ئاژوقداری و پشتوکاڵ ڕۆڵێکی بەرچاویان هەبووە. ئێمەش لەم فیچەرێکە هاوکارمان تەیفور محەممەدکاری لەسەر کردو بینەری ژیانی ژنانی گوندنشینە بین. دەستەکانی ماندوێتی ڕۆژگاریان لێ دەبیندرێت. بێرکردن کارێکی ڕۆژانەیەتی. هێشتا تەمەنی نەگەیشتۆتە نیو سەدا بەڵام کارکردنی بەردەوام و ڕۆژانە ڕوخساری گەورەتر دەردەخەن. هەمین دانیشتووی دەوروبەری شارەدەی وەرتەیە و ئافرەتێکی گوندنشینە. بەیانیان زوو لە خەو هەڵدەستێت و تا دوای ڕۆژ ئاوابوون کاروباری ماڵ ڕادەپەڕێنێت و کەمترین کاتی بۆ پشوو هەیە. بەیانیان بزنیە دۆشم و ئەسمەوە لە ماڵێژم مەشتێ ژین و پەنیرێکەم و شیرێژێکەم و هەموو شتێک بەکار دێن و ڕسکی خۆ هەمووی حەمایەت دێن لە بۆستانێ گوندامان دیترا ئێزا گوندانیش زیاترە لۆێ دۆشاویەکەی گوێزانەوە شینی ئەو شەی هەمووی دەکەی شێ گوندان زیاتر نین لێ شاری چیش لێ هەرستنە ئەگەڵ ستێرە ڕۆژێگە ڕۆژ هاتە دەرێ منە بەخەبەرم ئیش و کاری خۆکەم لە ماڵ هەتا دێتەوە شەوێت دقەچێ ڕاناوەستم. لە گوند تەواوی ئافرەتان سەرقاڵی زیاتر لە کارێک دەبن. بۆ هەر کارێکیش لە توانستی یەک ئافرەت دانەبێ ئەوە ئەو ڕۆژە دەکەن بە هەرەوەز و پێویست بکات دراوسێ و گوندنشینیش دەبنە هاوکار.
لە گوندناکردن بە شێوەیەکی بە زەحمەت دەکرێت چونکە بەداریەکەین لە دووکەڵە و واناکردن بەخۆی ئەرکەشە قرسە لە بۆ ئافرەتی بەتەنها بە ئافرەتە و دوی ناکرێت ئەگە ماڵک بێت و نانی بکە ئەوە دراوسەکانی ئەوی و خزم و کەس دێ یارمەتی ئەدا لە نانکردنەکەیدا و بێکەوە هاوکاریەکەکان تا نانەکە تەواو ئەبێت لێرە جانی هاوکاری بە گشتی زۆر باشە ئافرەتان و هەم پیاوانیش بەڵام ئەرچی ئافرەت لە گوند زۆر قورسترە لە چاو ئافرەتانی شار سەرچاوە مێژوویەکان باس لەوە دەکەن بۆ یەکەم جار دۆزینەوەی کشت و کاڵ لە سەردەستی ئافرەتان بووە کە دوجار ڕێڕەوی ژیانی مرۆڤایەتی گۆڕی و تا ئێستاشی لەگەڵدا بێت بە گوێرەی ئامارە جیهانیەکان لە سەدا 40 تا سەدا 63 چالاکیەکانی بواری کشت و کاڵ ئافرەتانی گوندنشینن. ڕێکخراوی نەتەوە یەکگرتوەکان بۆ ڕێزگرتن لە کۆشتەکانی هاوبەشی ژیان بۆ ژنان 15 دەی هەموو ساڵێکی وەک ڕۆژی جیهانی ژنانی گوندنشین دیاری کردووە. لەگەڵەوەی پێشکەوتن و تەکنەلۆژیا جیاوازەکانی ژیانی شار و گوندی کەم کردوتەوە و شارستانیت بە ژیانی گوندنشینانەوە دەبیندرێت، بەڵام هێشتا هێز و بازووی ئافرەتانی ئێرە ڕۆڵی کاریگەر و سەرەکی لە ژیانی ڕۆژانەی دانیشتوانەکەی دەبینێت. تەیفور محەممەد کوردستان 24 شارەدەی وەرتێ. دەستی تەیفور محەممەد خۆش بێت بۆم فیوچەرە و هەروەها ژنانی گوندنشینمان هەمیشە لە ساغ و تەندروست و سەلامەت بن و دووبارە ئەم ڕۆژان لێ پیرۆز دەکەین. وەک هەمیشە دەچینە لای پامنێرانمان. یەکەم پامنێریشکەوەری دەگەین ئاری حوسێنە لە ئاکرێەوە. ئاریمان لەگەڵدایە ڕۆژت باش ئاری هیوادارم تەندروست و سەلامەت بی. وەرزی هەنارە پاییز بەوە ناسراوە وەرزی هەنار و لە پشتەسەری تۆشەوە هەناری لێ جا نازام تۆ لە باخی هەناریت یا خودت شوێنەکە تایبەت و باسی شتێکی ترم بۆکەی. بله سپیدهیەوە و تەماشەوانان باش بیدن ئیدی هیچ گومانێک تێدانینە کە ئاکرێ نەوە سەنتەری قەزاکێدا گەلک ڕەزوباغێن هەواڵاتیان هەنە کود نەوەوان ڕەزوباغێن هەنێندا گەلک بەرهەمین چاندنیە تێنە بەرەمینان وەکی هەنار هەژیر گیس gelek beremê diyê dare lê vêgavêl akrê werzê çinîna henarê ye ku henara akrê aliyê xwe navadengê de xda navadengeka baş e lê wekî hewan hinaranîne ku navçeyê diyê Herêma Kurdistanê têne beremînan ji bo firotinê an ku ji bo xarina vêgavê belku ev hinarên ku li akrê berem tên ji bo sirke an ku şebrmanê tîne bikariyan ji bo hebirmankan ji bo hişikkirinê ku bo zivistanê bêlin ez dixwazim ku rezvanek navê rezî de ez wî erbigirim ku vêgavê mijîlî çinîna hinara مام اگر تو بره مام حیدر و بحثوین دی بکی سپاس و در فدی دیاره توشی وگوید ناف ویراس که خدا بو چنین هنارا اف هنارون وگوید چنین بو چه بو چه تشتکیه سپیده باشه ولات من بخیر بین سرچوا اف هنارا دم چنینه با هیزه هیوده دم کوب چنین دکینا شبرمان حبرمانك دهالجرين مزستاني حبرمانك حشك تكنل بو كورتينين بو خورنه بشيفا بيتشيت كان قال خورن بيتشيت بن وكان شبرمان كو لوش اللي تشيت بن شبرمان اوكريو بنوفو بانغاش كان كو هناريو طرشه قال لك خوشه شبرمان اوكي قال لك بحث تكرن تشاو تشيكرن جوري هنارن تشيكرن هنارت اوكري تشجورن هنارت اوكري اغلب بشكو بديو طرشه ابي شبرمان زيادة طرشة برند بكورتينين وهي شيرينيش أو بيخورنيا هنارا شيرين مم حسابين دي بك جار هنار زور تربو لاكريان جيفيغوي نا سيدا جارو زور تربو چانكو راس زور بون نو كان عندك قلق من اخواني تهودنا برين واوفا كيما يتهشك بين بچاكو كيم بي ملي افجور هنار كوفيغو دسمه دافت كوام توجيفت كي ابوچ بكارتين چجوره که؟ افجوره ام کارتینین افجوره هناره ام کارتینین بو شبرمانه و حبرمانکو تلگرین. بله سپاس بود تمام حیدر دیاره کو در فتا مهنده بود دیا بله وکی کو تیدا گوتن دیاره کل آکری حتی 15 جوریت هنارا تینا برمینه و کو ما گوتی کو هنارا آکری زیاتر جبو درس کردن سرکان کو شبرمان تبکارینان هر دیسان جبو حبرمان کن جبو حشکرنی جبو ورز زوستان کو به هوای ود کن اف هنارا آکری جبر کو خدا خود تفکل که استیره گله که خود گریتن یعنی جداهیت گله هنارا جهندین هرم کردستان اوه بروین دیگوی ورز چین است به ده زود خلق لیوت کتنو وگوی بو شبرمانێک و شەبرمانی لێ چێتکەن بەێ بەڵێ زۆر سپاس دەکەین ئاری کە لە ئاکرێەوە لەگەڵمان بوویت زۆر سپاس
ڕاستە و خۆ لە دوای پاملێرەکەمانە ئەو نەچاوەڕێت هەن ناکەم چونکە لە سەرەتایی بەرنامەوتم ئەمڕۆ ئەمانەوێت گوێتان زاخاو بدەین بە پارچە میوزیک و ئەو پارچە میوزیکش کە لەلایەن هونەرمەند و میوزیسیانێکەوە کە لەگەڵمانایە باسیش لەوە دەکەین کە کاریگەری گوێبیستبوونی موزیک چییە لە بەیانیانە ڕەوان عدنانمان لەگەڵە کە میوزیسیانە و بە خۆی و عودەکەی هاتووەتە لامان خۆت و عودەکەت بەخێر هاتی کاگڕەوان بەیانی جەنابەت و بەیانی بینەرانی کوردستان 24 و بەیانی هەموو لایەک باش هیوادارم هەر لە شادی و بەختەوەری خۆشیدا بن دوور بن لەو پەتایە و ئیشاڵە هەموو لایەک سەلامەت دەبین و سپاس بۆ بەرنامە جوانەکەی جەنابیشتان زۆر سپاس دەکەین کاگڕەوان بە سەرەتا بە یەک پرسیاری بچکۆلە دەست پێەکەم بۆی کە زیاتر گوێمان لە ئەو ژەنینە جوانە بێت کە پێشەوەی پرۆگرام دەست پێ بکات تاقیتە کردو زۆر چێژ بەخش با بەوە دەست پێ بکەین کە جەنابەت جگە لە عود هیچ ئامێرێکی تر ئەژەنیت وەکو شارەزای با بڵێن ئەمن اختصاصم لەسەر ئامێری عود هەیە و دوو بڕوانامەشم لەسەر ئامێری عود بەدەستێناوە جگە لە ئامێری عود ئامێری ڕتم شارەزایم هەیە ئامێری کیبۆرد شارەزایم هەیە ئامێری ساز تا حەدەک شارەزایم هەیە بەڵام وەکو اختصاص ئامێری عود زۆر باشە کاتە مادەم وەکو اختصاصی خۆتە چاوەڕێی ئەوەین کە اختصاسەکەی خۆتمان بۆ بنوێنیت و چێژمان پێ بەخش هیوادارین بەدڵی جەنابەت و پرۆگرام و بینەرانیش بێتم بۆ هیوایە فەر یەخوا دەستەکانت خۆش بێگومان بێگومان گۆرانێکی هونەرمەندی خۆشەویست خوانەی خۆش بوو لێرەوە ڕێز و سلااو بۆ گولکۆی هونەرمەند کەریم کاڵان قەت نەدەی ئازاری گیانم پێشکەش بە ئێوەی خۆشەویست دەستەکانت خۆش بێت جا ئەو پارچە میوزیکە هەر قابل بە بەیانیانە جا دەچۆڵ و سێبەر بوو ئێستا لەم بەرزە پاییزێ دەستەکانت خۆش بێت باشە با بزانین چەندێکە ئامێری ئەو دەژەنی بەڵێ من وەکو دەستپێکی هونەریم با بڵێن لە ساڵی 1970ەوە لە شاشە جوانەکەی کوردستان تیV لێرەوە ڕێز و سلااومان هەیە پرۆگرامی منداڵانمان هەبوو لەوێەوە کۆمەڵێک بەرنامە و کۆمەڵک چالاکی و کۆمەڵک کاری جوانمان کرد بە ئامێری ئۆکۆریۆن دەستم پێ کرد ئامێری ئۆکۆریۆن دواتر وردە وردە پەرەمان پێداوە چوون بۆ پەیمانگای هونەرە جوانەکان لە پەیمانگای هونەرە جوانەکان ڕێکدانەوەی ئەو ئامێرم لە خۆم دیتەوە و هونەرمەندی خۆشەویست با بڵێن باوکی ڕەحمەتیم ئەویش فاکتەرێک بوسپاس بۆەوەی کە ئامێری عود تام و چێژ بە من ببەخشێ ئامێری عود وا لە من بکا کە خولیا و عەشقم لەبەی بچێ بۆیە ئەو ئامێرم هەڵبژارد و لە کۆلێژی هونەرە جوانەکانیش زیاتر پەرەمان پێدا و
ئیتر با بڵێن لە 2000ەکانەوە ئەو دەستت ئامێرە پێ زیاتر هاتە ناو کۆش باوەشی من. بۆ هیوایی کە هەر بەردەوام لە نوێگەری و لە تازەگەری بیت و بەرهەمی جوان و جوانتر ببینی لە جام هیچ بەرهەمێکت هەیە کە هی خۆت بێت و با بڵێن کاری ئەوت بۆ کردبێت کە خۆت ئاوازەکەت دانابێت بەعود بەڵێ وەڵاهی ئەوەندەی بەخۆی مۆسیقی ئەوەندە ئیش بۆ خەڵک دەکات یان بۆ هونەرمەندێکە ئەوەندە بۆ خۆی نایکاتن بەڵام ئیشاڵە لە کاتێکی دی حتمما ئاوازێکیش بە خۆمان دادنین و پارچە موزیکێکیش تایبەت بە خۆمان دەکەین. زۆر چاکە کاتێککە تەنیا ئەبیت زیاتر چێژەنی ئێستا ئەومان بۆ بژانە بزان هەندێک هونەرمەندە شتی تایبەتی خۆیان یانێت تەنا بۆ خۆی لە کاتی خەڵەتی خۆی تەنیایی خۆی بەڵێ خۆی لە کاتی تەنیایی هەر میوزیک ژەنێک ینی زیاتر عشق و خولیا دەداتە مقامات ئەوجا مقام حیجازە کووردە سەبایە بەیاتە ناوەندە تۆ زیاتر حەزت لە مقامە تەمەشای سروش دەکەی یان پەردەیەکە لا دەدەیەوە تەمەشای ئەو دیکۆرە دەکەی زیاتر مقامات عەزب دەکەن ئەمەش بۆ ئەوەی کاتەکە ئەوە نەکەین نەکوژین بە مقامە لەو مقام ینی یەکێکە لە بنگە سەرچەکانی میوزیک بەڵام بەستەیەکی هونەرمەندی خۆشەویست هونەرمەندی گەل هونەرمەندی خواڵی خۆشببوو خاڵە تایرتان پێشکەش دەکەین تار تۆفیق فەر خوا دەستەکانە خۆش بێ کاکراوان کاکڕان من وان بێ هاتۆ پرسیار نەکەم بەس دەبێت کە تۆ حەزفمان بۆ من سەرەتا با بڵێم لە ئامێرە میوزیکەکانە یەکەم جارمەکە لە نزدیکەوە گوێم لا ئەو دەبێت باستی چێژ بەخشە بێجگە لە ئامێری ئەوت کە منە بەیانیە گوێم لێبوو لە پێشەوە چه ئامێرێکی دیکە هەیە کە بۆ بەیانیان ئارامی بە دەروون ببەخشە وەکو میوزیسیانێک شارەزایت هەیە خۆی ئامێری تۆزێک با لەسەر ئامێری عود بدوین دواتر بچینە سەر ئامێرەکانی دی ئامێری عود بەو ئامێرە ناسراوە کە لە ناو گروپی میوزیک بە ئامێری دەنگە گڕەکاندا دەنگرێت بە ئامێری دەنگە باسەکانەوانەیە میوزیک ژەنان ئێستا زیاتر لە قسەکانی من بگەن بە ئامێری بازدا دەنگرێتن و ئامێری عود ناوبانجی ئەوەی هەیە کە پێی دەڵێن شای ئامێرە ڕۆژهەڵاتیەکان ئامێرە ڕۆژهەڵاتیەکان وەکو شادا دەنگرێتن و هاوڕێی قورجی هونەرمەندە هاوڕێی قورجی گۆرانی بێژە بۆ نمونە ئەتوو هەر هونەرمەندێک با بڵێن کە چاو پێکەوتنی لەگەڵ دەکرێت لە بەرنمەیەکی وەچی ئەو بەرنمەی بەڕێستان با بڵێن گۆرانی بێژە بەناوبانگەکانی وەکو کازم ساهر وەکو با بڵێن هەیثەم یوسف ئەو هونەرمەندانی خۆمان هونەرمەندی بەناوبانگ عەدنان کەریم تەماشا دەکەی ئامێرێکی عودی پێیە کە گۆرانیەکە دەرێ ئامێرێکی عودی پێەیە وەکو هاوکار وەکو
کۆرسێک لەگەڵێتی وەکو تەواوکەرێک بزە بدۆک و فاکتەرێک لە بۆ ئەو قورگ و دەنگەی بۆیە ئامێری عود جگە لە پێناسەی ئەوەی کە شای ئامێری عودە هاوڕێی قورجی هونەرمەند و هاوڕێی قورجی مرۆڤە بەنیسبەت پرسیارەکەی جەنابیشت با بڵێن ئەو ئامێرانەی کە زیاتر بۆ کەش و هەوایەکی لەو شێوە و لە بەیانیانە دروست دەبێت ئامێری پیانۆ ئامێری پیانۆ ئامێرێکی زیاتر ئەو ئامێرە نەرمانەی ئەو ئامێرانەی کە با بڵێن دەنگێکی خاو دەنگێکی نەرم دەنگێکی خۆشی هەیە بۆ ئەوەی کە زاخاوی مێشک بگونجێ لەگەڵی ئامێری عود ئامێری گیتار ئامێری فلوت ئامێری پیانۆ کۆمەڵێک ئامێر هەیە مەسەن ئامێری کەمان هەتا حەدێک ئەویش بۆ ئەو کەش و هەوای بەیانیان کە مرۆڤ لە خەو هەڵدەستێ و ئینێرجێک هەیە لە ناو لەشی پێی خۆشە ئەمەسا چۆن دەنجی فەیرۆز بەیانیان بەڵێ بۆ بە بوویتە عادەت و تەقالید هیوادارین ئامێری موزیک لە مۆدووا ببتە ئەو فاکتەرێک کە ببتە ئەو جێگرەوەی کە مرۆڤ تام و چێژی لێ وەرگریت بەڵێ ئەوەی ئەم بەیانە لەگەڵ مناو ناوستۆدیۆک و هاوکاران لەگەڵمان دانیشت بێت و لێرە بوو بێت لەم دوایتر هەر گوێ لە عودەگرێت بەڕاستی دەنگێکی چێژبەخشی هەیە بۆیە زیاتر بۆی کە لەگەڵ جەناب تا کاتەکە سوودبەخش بێ بۆ ئێمە چاوەڕێەوەکەین زیاتر قازانجی عەزم وەرگرن زیاتر ئێمە سوود وەرگرین ئەفەرموو پارچێکی ترمان بۆ ئازگەیت سپاس. هەر بژی کاکەڕەوان سەلامەت بی دەسەکانت خۆش بێت بەم پارچەیە گوڵ لەسەر چڵان ناوی بوو ئەی گوڵ لەسەر چڵان کامی حیجاز کاکەڕەوان بۆ چەند هونەرمەند کاری ژەنینی عودت کردووە وەکو ئەو هونەرمەندانی کە گۆرانی دەڵێن بەڵێ وەڵاهی وەکو چالاکی وەکو ژەنین وەکو پرۆگرام وەکو کۆنسێرت وەکو بەرنامە وەکو ستۆدیۆ وەکو دەنگ بۆ کۆمەڵک گۆرانی بێژمان کردیە یعنی وەکو لایڤ میوزیکیش با بڵێن ژمارەکەەوە زۆرن دەرمەندان بەگشتی خەرمان بەرەکات هەروابی سپاس مەمنون و هەر چار پارچەی کوردستانیانی بەبێ ڕنگ بەبێ با بڵێن شارتیەتی بۆ هەموو هونەرمەندێک میوزیکمان ژەنیوە و بۆ ڕەگەزی نێر و بۆ ڕەگەزی مێ و جگە لەوەش بۆ هونەرمەندانی بیانیش لەوانە هونەرمەندی عەرەب و ئەوانەش مۆسیقامان ژەنیوە بۆ ئێستاگە ناوەکان برێم لەوانەیە یەکم لە بیر بچی یەکی بڵێم یەکم لە بیر بچی وە کاتەکەش پێی بکوژین باش پرسیارێکی ترە لێ ئەەکەم و جا بەدڵی خۆچیمان بۆ ئەژەنیت وتت لە مناڵیەوە خەریکی ئامێرە میوزیکیەکانی وەکو پرسیارێک ئەوانەی کە پەنجیان لە مناڵیەوە ڕابێت بە ژەنینی هەر ئامێرێک
ئاسانترە وەک لە کەسێکی تر. ئێستا بۆ نمونە کەسێک تەمەنێکی لێ تێپەڕیوە دەڵێن پەنجەکان دووشک بۆی تر هی ئەوە نییە کە تۆ بژەنی ئایەوە ڕاستی دروستی هەیە خۆی هەموو پیشێک تۆ ئەگەر لە مناڵیەوە خولیات دەبووی هەبوو باشتری لەوەی کە لە تەمەنێکی گەورەتر بۆی بڕۆی وەک ئەو دەرێ بە پیری لۆ بەرهەویری بەڵام پەنجە وشتی ئەوانە نا دەور نابینی مۆسیقا جێە مێشکە جێ و مێشکە تۆ ئەگە موزیکەکە دووەرگرت دواتر بە پەنجە دەتوانی تەطبیقی بکەیت مەسەن ئەمن مۆسیقایەک جێم لێ دەبوو کە جێم لێ دەبوو وەرم دەگرت ئەوە بە جێ وەرم گرت دوای بە مێشک ئیعاز بدەمە پەنجەکان کو لێرە تەطبیقی بکەم کەواتە تۆ میوزیک دەژەنی میوزیک بریتێ لەوەی کە مێشک و گوێ دواتر پەنجەکان وەلە چەندی لە تەمەنی بچووکیەوە تۆ ڕاهێنان بە مناڵێک بکەی باشتر و چاکتر و جوانتر پێدەگالەوەی کە بە ڕاهێنان بە کەسێکی بە تەمەند بکەیت دەیکاتە من بێ ئەمەل نەبم ئەگەر وایە ئەتوانم فێر بم هەرچەند تەمەنێکی زۆرم لێ تێبڕێ فێرە بم بەس هەست گرنگە دیسانەوە گەر بکرێت هەستمان بجوڵێنێت و چێژێکی زیاترمان پێبەخشی بە پارچەیەکی لێرەمە لە هەولێرێ دڵدارم لە هەولێرێ یاخوا دەستەکان نەخۆش قسەیەکی کوردەواری هێڵە یاخوا ماڵە ئاوا بێوا ئێرە و ئاوادان کردەوە ئەم بەیانیە بەم 24 خۆی ئاوەدانە و ماڵە گەورەی هەمووانە و سلااو لەو بەرنامەی جەنابیشت زۆر زۆر سپاس دەکەین کاکەڕەوان زۆر خۆشحاڵ بووین کە ئەمڕۆ ئەم بەیانیە هەم ئێمە هەم بینەران و بیسەرانمان گویان زاخاو درایەوە بە پارچە میوزیکەکان زۆر زۆر سپاس دەکەین بەخێر هاتن دەکەین دووبارە مەمنون سپاس بۆ توش بەڵێ لە لای ئەم میوانەمانەوە یەکسەر دەچینە لای پامنێرمان ئەمڕۆ پامنێرمان هێرۆ مەولودیمان لەگەڵە هێرۆ ڕۆژت باش هیوادارم کە تەندروستێکی باشت هەبێ هێرۆ ئەمڕۆ چیت بۆمان ئامادە کردو وە شوێنەکەشت شوێنێکە کە جاری تر لە شوێنێکی لەم شێوە بینیوی بەڵام ئەو شتانە نییە دیارە هەمان ئیشی کانزایی و قاپ و شتانەیە بەڵام پێم بڵیت کە ئەمەیان جیاوازی چیە و ئەم بابەتێکان بانی ئامادەت کردووە چییە هێرۆ بەڵێ ڕۆژ باش سۆڤانم کاتی تۆ سەرجەم بینەرانی کوردستان 24 لە هەر جگایەک کە ئێستا بینەر و بیسەری کوردستان 24م باش بێ هیوادارنکە تەندروستی هەموو لایەک باش بە تایبەتی لەم بارودۆخەدا سۆڤان پێشتر باسی جۆرەها کانزاکراوە بە تایبەتی لە ناو چێشتخانە بە تایبەتی ئەمە بابەتێکی گرینگە بۆ خانمە بۆی کە ڕەچای بکەن چەندەها جۆر کانزا لە ناو چێشتخانە بەکاردێ هەر لە تفال و بگرە هەتا کوفافۆن و کۆمەڵە کەرەستە یاخو بڵێ ئیستیل و ئەم شتانەکە زیاتر باوە لە ناو
خانمانە بەڵام بابەتێکی کانزایی دیکە کە زۆر زۆر گرینگە و زانستیش سەلماندوێتی لە قەدیمیشەوە هەر لە ڕابردوودا ئەم کانزا زۆر هەبوو تەنانەت لە ناو شاری هەولێریشدا ئەم بابەتە زۆر هەبوو ئێستاگە بگەڕێنەوە ئاوڕێک لە ڕابردوو بدەینەوە بێگومان ئەم کانزایە بە زۆری دەبینرا بۆ دروستکردنی خواردن و هەروەها بەکارهێنانی ئەو بابەتێکی ئەمڕۆ باسی بکەم جیا لە فافۆن و تفاالە ئەوانە کە بەکاردێ بابەتی مسە کانزای مس هەروکو ئاماژەم پێکرد لە قەدیمەوە لە کۆنەوە بەکاریان هێناوە بۆ ئەوەی کە باسی لەسەر بکرێت و هەروەها چێشتی تێدا دروست بکرێت زۆرەها مس دەبینێ ئێستا لە ناو بازاڕی هەولێریشدا ئەم مسە دووبارە خەڵک بەکاری دێنەوە بە بەشێ لە دوکاندارەکان ئێستا دەمێ هەرچەند ڕەنگە تا ڕادەیەکی زۆر نەبێ ئەم بابەتە بەڵام سەبارەت بە گرنگی مس و بەکارهێنانی مس ئەوەندە گرنگە جارێکی دیکە خەڵک زانویان تۆ گرنگە بۆیە لە ناو بازارەکەشدا دەبینێ من زیاتر لە سەبارەت بە بابەتی مسەکە قسە دەکەم بەڵام بە کورتی لەگەڵ کاگنەوزاد وەکو فرۆشیاری ئەم بابەتە کاگنەوزاد بەیانیت باش بۆم باسکی کە ماوەی چەند ساڵە تۆ مس دێنیتەوە ئایا خەڵکی لە بابەتی مس دەکۆڵنەوە بۆ دێن لێت بکڕن یانە زۆر بەخێ بێن سەر چاو بەینی هەمووتان باشی بنێران باش تقریبان وەڵا ئەمنەوە 6 سال ئەف سارە مسی دەینم پێشە نەمان دەزای مستیشە بەس ئێستا خەڵک داوا دەکات مەسەرەن ئەو منزەرە خۆریە و تامەکەشی خۆشترە بۆ جێزلێنانەکەی هەندێک ڤایرۆسی دەکوژی بە تایبەت ئێستا دکتۆرەیە لە بۆ نەخۆشەکەی دەنووسی دەرێ بڕۆ لە گڵاسی دەرێ لەوەی ئای بخۆوە داینێ ڤایرۆسی دەکوژی یانی دکتۆر لە بۆی دانایە زۆر کەسی دەرێ زەردەکەم دێ نوعاسەکەم دێ ئەمەش دەیدەینی بە پێری بەجێری ئەو کابرای داوا دەکات کاگنەزار بە کورتی من ئەگە باسی بابەتی مەز بکەم سۆڤ هەرچە نظام کاتیشم کەمە ئەمە جۆرەها مەسەکە دەمیرێت لە منجەڵ و لە پەرداخ و هەروەها لە ئەم بابەتانەکە دەمیرێت زیاتر بۆ نەخۆشیەکانی کەم خوێنی بۆ ئەوەی کە سەرەتانی خوێن ئەم شتانە هەمووی کەم دەکاتەوە بۆیە پزیشکەکانی ئاماژە بۆ دەکەن کە تا دەتوانن بۆ دروستکردنی خواردنەکەتان بە تایبەتی کە گڕێکی زۆرتر ژوەردەکرێت خواردنی زۆرتر دروستەکە هەوڵەدەن کە لە بابەتی مس و کانزای مەز سوود وەرگرێت بەڵێ زۆر سپاس دەکەین هێرۆ بۆ بابەتە جوانەکە بۆمان ئامادە کرده بوو. یەکسەر دەچینە سەر بابەتێکی ترمان چووکە کاتمان کەمەوە میوانێکیشمان هەیە باس لەوە ئەکەین کە چەندین ساڵە کچانی هەولێر دەستیان کردووە بە وەرزش و یاری هونەرە جەنگیەکان و ئەم یاریانە یەکێکن لەو هونەرانی کە کەم کچ بەکاری ئەهێنێت یەکێک لەو کچانە لە تەمەنی 12 ساڵیەوە لە تایکواندۆ دەستی پێکردو و ئێستاش بەردەمامە و بڕیارە لە ڕۆژی هەینی ئەم هەفتەیە بەشداری پاڵەوانێتی بکات بۆ هەڵبژاردەی عێراق. و ئەمڕۆ ئێمە ئەو خاتونەمان بانگیش بە بەڵام پێش ئەوە ئەم پاکێجە دەبینین بۆی زیاتر ئاشنابین پێی دوادینە لای خۆی. ئامادەکاری تەواوی کردووە کەرەستەی تایبەت بۆ دەستپێکردنی تەمرین و ڕاهێنان. بێریڤان 16 ساڵە دەستی کردووە بە یاری وەرزشێک کە زۆر کەس لە کوردستان لەو بڕوایدان تەنها بۆ پیاوانە. ئەو ئاستەنگەکانی بەردەم ئەم جۆرە وەرزشەی لەگەڵ پرچەکانی دەبەستێ و هێدی بۆم باس دەکات و دەڵێ هەنگاوەکانی کۆتایی بە سەختی بەڕێ کردووە. حەز و خولیاشی بۆ ئەم وەرزشەوای لێ کردووە سڵ لە هیچ سەختیەک نەکاتەوە. زۆر حەز دەکەم فێری وەرزشەک بم فێری شتێک بم فێری فەنەک بم کە بەرگری لە خۆم بکەم. زۆر حەزم لە بەرگریکردن بوو و حەزشم لێ کە شتێک تێدا ببینمەوە کە ئەمن تێدا بەهێز دیارکەوم و تایکۆندۆم دۆزیەوە تایکۆندۆ وەردی دەکە کە بەهێز دیاربی و فێری شتەکە بەرگری لە خۆت بکەیت. هێرشکردنەکان ئینسان بەرامبەر ئینسان پیاوە بەرامبەر ئافرەت یان شتەکە بەرامبەر ئافرەت زیاتر هێرش دەکرێتە سەر لەبەر ئەوەش دەبی ئافرەت زیاتر ئاگای لە خۆ بوو فێرە بەرگریکردنی لەبەرەوە پێویستە هەموو کەس لە بەشێک لە ژیانی فێری بەرگریکردن لە خۆت بە تایبەتی ئافرەت. وەرزشێک بە ئاوێتەبوونی جوولەکانی لەش نەرمبوونی هێسکەکان و تێکەڵی بە هەموو بەشەکانی جەستا. تاکتیک و خێرایی لەم جۆرە وەرزشە تا ڕادێکە کە هاوکات دەبێ هەموو بەشەکانی جەستا هاو ئاهەنگ و هەماهەنگ بن پێکەوە. بێریڤانی تەمەن 27 ساڵیش بەباشی و کارەمەی و بە متمانەی تەواو ئەنجامی دەدات. ئەو باسی ئەم جۆرە وەرزشە بۆ خانمان دەکات و دەڵێ بەداخەوە کاتێک خانبێک یاریەکە دەست پێ دەکات دوای ماوەیەک جێی دەهێڵێت.
ئافرەتەکان عایلێتیان ترسی کۆمەڵگا و ترسی قسەکردن لە پشتۆ و ترسی خزمەکان و ترسی زۆر شتان هەیە. دووەم شتیش ئافرەتەکان ینی کەم ئافرەت هەیە بتوانی بەشێک لە ژیانی خۆی تەرخان بکات لە بۆ ئەو گەمەیە. چکە زۆر شت هەیە کە کچان دەیکەن ئافرەتان دەیکەن کە دێ ئەو لعبەیە ناتوانێت تو بیکەی بۆ نمونە ناتوانانی بەکەیف خۆت وەزنت زیاد بی یان کەم بیتن دەبی وەزنەکی سابتت هەبی دیاریکراوی بە خۆت کە یاری پێ دەکەی و لە کاتی تەمرینیش ستایلی کچانە و ئافرەتانە دەبی کەم بەکاربیینی ئەو ئافرەتش بە خۆت دەزانی هەمویان حەز دەکەن جوان دەرکەون و ڕێک دەرکەون لە ناو یاری تێکۆندش ئەو ڕێککەتن و هەموو کات جوان بوونە ناتانی بکرێ لەبەر ئەوە کەمیانی دەتانن بەردەوام بن هەمویان دێن وشارەکە دەکەن بەشداری خۆیان دەکەن هەتا ماوەک بەس تەحەملی ئەوەی ناکەن تەحەملی ئەو مەسئولیەتی ناکەن ڕەنگە واز دەبینن یان بە کەمی دەکەن یان بەس دۆ خۆشی خۆیان دەکەن و بەشداری پاڵەوانیەکان ناکەن. چەندین کاتژمێر ڕاهێنانی جەستەی پێویستە بۆ ئەنجامدانی یاری تایکواندۆ. تایکواندۆ یاری وەرزشێکی تایبەتە کە لە کۆریای باکوور سەری هەڵداوە یەکێکە لە یاریە ملیەکانی وڵاتە و وشەی تایکواندۆش بە مانای ڕێگا و شێوازی شکاندنی شتەکانە بەدەست و پێ. ئەم وەرزشە ئێستا وەک یەکێک لە هونەرە جەنگیەکان و هونەری بەرگری بەکاردێت لەناو کچانی هەولێریش پەرەی سندووە و ئێستاش ئامادەکاری دەکەن بۆ بەشداری لە پاڵەوانێتێکی تایبەت. هێرۆمۆنودی کوردستان 24 هەول. زیاتر لەوە چاوەڕێتان ناکەین میوانەکەمان لێرەیە بێریڤان خۆی لە ستۆدیۆ لەگەڵمانە و دەچمە لای بێریڤان و بەخێرهاتنیەکە بەخێرهاتی. باشە بێریڤان لە راپۆرتەکەی گوێم لەبووتت لەبەرکە بەهێز دەرکەوم وۆشۆ کاراتێ و کۆمفۆش بە هەمان شێوە هێز دەرەکەن بۆ تایکواندۆت هەڵبژارد. تایکواندۆم هەڵبژارد چونکە ئەوی لاوەکە ینی زیاد لە حەد ناتانی وزەی خۆتی پێدا سەرفکە یان زۆر شت هەیە لە ژیانت کە زیاد لە حەد دەبی بیانگۆڕی ئەمە نەمدەویست زیاد لە حەد هەموو شتەکانی خۆم بگۆڕم ینی تایکواندۆ ئەو شتەیە کە ینی هەموو ئەو لابانی تێدایە کە ینی بەجیا دەکرێن ئەو شتەکە هەمیانێت بۆ نمونە ئێستا تەمرین فەتحی تێدایە کە جسمت زۆر نەرم و خاو دەکات بەدڵی خۆت دەتانی حرەکاتەکان پێ بکەی و هەروەها هێزیشی تێدا و سوڕعی تێدا و بەرگری تێدا لەبەر ئەو حەزمە تایکواندۆ بۆ ئەو ماڵبژە. لێدانەکانی پاکات نیرۆ چاگی و هەروەها دیۆلۆ چاگیت زۆر جوان بوو. دەستەکانت خۆش بێ ئێرۆ سێرمەکرد زۆر شتێکی ناوازە و جوان. پێم بڵێ تۆ لە پاڵەوانێتی عێراق بەشدارە بیت یەکەم جارتە بەشدار بی؟ هەموو ساڵێ کە پاڵەوانیەکان کرابیت و ئەم بەشداری دەکەم بەس ئەو چەندین ساڵە پاڵەوانێتی نەکرایتەوە ئەو ساڵ کرایتەوە ئەو دیسان بەشداری دەکەمەوە چکە هەموو ساڵ دەبی تەصفیات بکری هەڵبژێردرێ ئەو جەبەناوی وڵاتەکە دەچی بەشداری دەکەی. باشە پاڵەوانتەکە چۆن دەست پێکات مادەم ئەزمونت هەیە لە پاڵەوانتەکە یەکەمدا لەسەر ئاستی هەموو محافەزەکانە محافەزەی وڵاتەکان مەسەرم بۆ نمونە سلێمانی دهۆک هەولێر هەمووان پێکەوە چەند یاریزانی تێدابی لەو کێشە ینی یاری خۆیان دەکەن کە ئەوان لەو وەزنەی خۆت هەڵبژێردرای ئەو دەبتە پاڵەوانێتی کوردستان پاشان پاڵەوانێتی کوردستان هەڵدەبژێردرێ ئیجا دەبتە پاڵەوانێتی عێراق بەگشتی ینی هەمووان پێکەوە چەند یاریزان هەیە چەند وەزن هەیە هەمیان یاری دەکەن هەرکەسە و لە وەزنی خۆی دیاری دەکرێت بە ناوی وڵاتەکەی دەچی بەشداری دەکات لە بە پاڵەوانێتی دەرێ. زۆر باشە بێریڤان پێم بڵێ هەستە چییە کاچیتە سەر شیابچانگ؟ خۆشترین هەستم هەیە خۆشترین هەستی من ئەو ڕۆژەیە کە تێدا دەزانم ئەو ڕۆژ تەدریب دەکەم یعنی تەواوی ئەو ڕۆژەم درخۆشیە کە ئەو ڕۆژە تەدریب دەکەم بەس خۆشترین وەختەکان ئەو وەختەیە کە پێم دەڵێن مانگەچکە پاڵەوانی تێکت هەیە زۆر حەز دەکەم زۆر بە پەرۆشم ئێستا سبەی دابێ بچمە ناو شیابچانگ. هەست بە هێزەکەیت یان هەست بە سترێسەکەیت کاچی؟ ناوڵە زۆر هەست بە هێز و خۆشی دەکەم زۆر هەست بە ئارامی دەکەم نازانم لە هەموو ڕۆژەکانم هەیە منتر دیارن. زۆر باشە لە سپیەوە تاوەکو ڕەش چەند تکۆکێک هەیە ئەبێ تیان پەڕێنی و چەندێکی خایان تۆ لە سپی تا ڕەشت کۆکەکانت تێپەڕە؟ ئەمن یەکەم جار لە سپی ساڵەکەم پێ چۆ حتا بوومەزەرد بەس ئەوەکانت کە چەند مانگەک تێمپەڕات چونکە ئەو وەختی اختیبارەکانمان زۆر قڕز بوو کۆریەکان اختیباریمیان دەکرد زۆر بە زەحمەت گەیشتمێ 4 ساڵێ بەس پووم بەستایانی ڕۆژی سۆر هێشتا نەبوو بۆمە 18 ساڵ تێم نەپەڕان ینی لەوێ زۆر چاوەڕێم کرد 4 ساڵ دوای 2009 ئەوجە پشتێن ڕەشم وەرگرت. زۆر باشە دەستەکانت خۆش بێ بۆ هیوایکە ئەو پشتێنە ڕەشە دانی زیاتری پێوەرگی چەند دانت هەیە؟ ئێستا 2 دانم هەیە بەڵێ
چونکە لەبەر ئەوەی ینی اختبار نەکرا نمتانی بەشداری تێستەکان و اختبارەکان بکەم لەبەر ئەوە کەم هەیە. زۆر باشە بێریڤان لە وڵاتان کەسێک بۆ وەرگرتنی دان یاخود لە تکۆکێک بۆ تکۆکێکی تر لە ڕەنگێ بۆ ڕەنگەی تر لە شارەکەی خۆی نیە احتمالە بچێتە شارێکی تر وەریگرە لە کوردستان بە چ شێوەیە کە هەمووی لە هەولێر وەرگرتووە یاخود حتا ئێستا کە هەمووی لە هەولێر وەرم گرتووە بەس ئەوان کۆریەکان اختباری منیاکردە وەرم گرتووە یعنی نا لە ناو هەولێریان مثلا کورد نەبوون عرب نەبوون هەموو کۆریەکان اختباری منیا کردە ئەم لە تێستی ئەواندا دەرچوومە ئێستاش دەمەوێتن کە لە بۆ دانی کە اختباری بکەم بچمەوە کۆریا اختبار بکەم لەوێن دەر هەر تێستم بکەن و اختبارم بکەن. لێرە یاریزانی زۆرمان هەیە کە یاری تایکواندۆ ئەکەن ئەوەی کە وەکو چاو لێکردن چاوت لێکرد بێ وەکو پێشەوایەتیەک چاو لێکرد بێت کەسانێکە بوونە تایبەتیان کەسانی دەرەوە مەسەلەن بۆ نمونە کەسێک بێت هادی ساعی کەسی تر لەوانەی کوێ هەبوونە ئەوانی دەرەوە ئەی ئەوانی ناوەوە ئەوانی ناوە یانی لە کوردستانی خەڵێ لە کوردستان ئەوانی لە کوردستانی خۆوان بە خۆم یەکێکم لەوان لە کچەکان و کوڕەکانیشمان زۆر هەیە کاک شاهینمان هەیە کاک ئەحمەدمان هەیە ڕەوەندمان هەیە ئەوانە هەمویان پاڵەوانێتی ئێرە بوونە زۆری دیکەمان هەیە کە زۆر پاڵەوان بوونە و ئەوانی قەدیمیش کاک هەیە من بۆ ئەوانی سە تەمەنیان بەسەر چوایانی تەمەنیان زۆرتر بەس ئەوانش هەموو پاڵەوانەتی دیاری ناو کوردستان و عراق بوونە یعنی پاڵەوانەکانمان زۆر زۆرن بەس هەتا ئێستا یانی چکە تایکۆندۆ بەرەو کزی چووە ئەوانش ناتوان بەشداری پاڵەوانتێکان بکەن زۆر باشە ئێستاش هەمانە خۆت ئەوە تا خۆت یەکێکێسە لە مۆدا ئەو کچانەی کە ئەدبینن تۆکەن بە قدوێک و پێشەواییەک سەیر خوشکەکەشم هەروەها فرمێسک ئەوی شێکێک بوو لە پاڵەوانەتەکانی عراق و برادەرەکانم زۆر زۆر بەس ئێستا بەداخەوە زۆریان وازیانیان لەبەر ئەو وەزع ناخۆشیە و دووری و نەبوونی پاڵەوانێتی ئەوان هەمیان وازیانیان ئێستا زۆر باشە هیوای سەرکەوتنە بۆ ئەخوازم بێریڤان بێگومان ڕێچکەی پۆمسای یاری ئەکەیت و لە ڕێچکەی پۆمسای لە وەزنی خۆت ڕوبەڕووی هیچ ڕەگەزی بەرامبەر بوویتەوە جگەلەکچ بەڵێ پاڵەوانی تێکمان کرد 2013 هەموو ینی محافەزەکان بووین کردمان پاڵەوانی پۆمسای بوو بەس پۆمسای چکە پۆمسای بەشەکە لە تایکواندۆ و تەکنیکی زۆر وردیشی بۆ زۆر پرسە دیارنی تەکنیکەکانی تەکنیکان دیارنی و دەبی حرەکاتەکان حەفظ کردبی لە مێشکت ئەو پاڵەوانی تێک بکەمان کرد کچان و کوڕان هەمویان پێکەوە بوون ینی زیاتر لە 89 یاریزان بەشداریان تێدا کرد ئەمن تێدا یەکەم بووم لە پاڵەوانی پۆمسەکە لە کوردستان کرا لە هەولێر باڵێ 2013 یەکەم بووم ئەو کۆتا پاڵەوانێتی پۆمسە بکە بکرێتن سەرکەوتوبی ئەی لە یانگ و لە فری سایز هیچ یاریت کردووە؟ نا فری سایز ئەوانە یەک دوو جار فری سایز یاری بکە مەسەنەها پاڵەوانێکە کۆتایی دێتن ئەمە لە بۆ خۆشی خۆمان کچ و کوڕ پێکەوە دەکەین یەک دوو جار ئەوانم براو بوویت؟ ناتوانین براوە بین چکە فەردیە یاریکە بۆ خۆشیە باشە بەستی یاری فەردیمان کرد تۆ هەستت کرد یاریە فەردیەکان و ئەوانەی کە بەتەنیان زیاتر دەنگدانەوەی ئەبێت یاخود بەناوبانگی زیاتر تیای بۆی ڕوودکردە ئەم یاریە یان یاریکی گروپی نەکرد وەکو یاری باسکە یان یاری تۆپی دەستیان حەزەکەی یاری لەوەی کە ئەتو کە فەردی کە دەبێەوە مەدالەکە بەتەنها لۆ خۆتە شەهادەکە لۆ خۆتە ناوبانگەکە هەمووی لۆ خۆتە ڕاستە تو بەشداری لۆ گروپی دەکەی ئەو تێدا گرینگە مامۆستاکەت گرینگە فەریقەکەت گرینگە بەس لە هەمومان گرنگتر ئەوەیە کە تو بەتەنی مەدالیەکەت هەیە شەهادەکتێ ئێستا لە ماڵێک کۆمەڵێک مەدالی و شادەمێ هەموو تایبەت بە خۆمە چکەگە گروپ با ڕەنگە بمتانی با ڕۆژێک پێویستم پێ متانی با لەوان داواکەم بەس ئێستا هەر کات بمەوێت ئەمشە مەدالیەکان دەکەمی خۆمە شەهادەکان هەمووی خۆمە ئەوە زۆر زۆر ینی خۆشحاڵم دەکەم هەر سەرکەوتوبی پێم بەڵێ چەند جار بووی بە خاوەنی مەدالیا و شەهادە زۆر ناژمێر برێن بۆ هیواییکە ببی بە خاوەنی مەدالیای ئاڵتون ئینشاءڵڵا زۆر هەوڵ دەدەم ئینشاءڵڵا هەموو هەوڵەکان و مانەوەم هەتا ئێستا لە بۆ ئەوە بۆ کە بەشداری پاڵەوانەتی دەرێ بکەم سەبەر سەبەر هەتا دەگەمە ئۆلۆمپیاد لە ئۆلۆمپیادش ئەو کاتی بڕیار دەدرێ ینی دەبیا مەدالی زێر وەردەگری برۆنز ئەو وەختی کە دیار دەبێت بەس زۆر جار هەیە ینی بارودۆخوا دەبی کە تو نەتوانی ببێەوە لە پاڵەوانێکرد ڕەنگە لەسەر یەک نقطە ئەتوو بدۆڕێی نەبێەوە ئەوە یان بارودۆخی ژیان دووەت لێ بکە یان سەختی شتەکان دیان نفسیێتت تەواو نەبی چکە دۆڕان و برنەوە شتێکنی هەمویانەوە دەزان ئەتو دۆڕای خلاص ینی ئەتو کەسێکی تەمبەڵی یان نەدزانیان شارەزاید نیە بەس دۆڕان و برنەوە لە ناو یاریە فەردیەکان بە تایبەتی یاری تایکۆندۆ ناگەڕێتەوە سەر ئەوەی کە تو تااقەتت نەبووە یان شتەکە زۆر زۆر بارودۆخ دەگەڕێتەوە سەرت تو وە لێ دەکا کە نەبێ و لە یاریەکە
بەو هیوایم کە وەکو مامۆستا چانگ ببیت تا یاریزانێکی جیهانی و ڕاهێنەرێکی جیهانی و لێرە من دیسانەوە لەگەڵ تۆ چاوپێکەوتن کەم وەکو ڕاهێنەرێکی ئافرەت کە لە تایکواندۆ کەسێکی بەناوبانگ و جیهانی ئەبێت. ئینشاڵڵا زۆرم پێ خۆش دەبێت، ئینشاڵڵا دەگەمەوە. ئینشاڵڵا پێریوان دەست خۆشکە لەگەڵمان بوویت ئەم بەیانە. زۆر سپاس بەو هیوایی کە ئەو کچانی کەسە چاو لە تۆ ئەکەن و حەزیان لە یارێکەوە بەڵام هەنگاویان بۆ هەڵنێنەوە ئەم بەیانە ببینین تو ئینشاڵڵا داوای دەکەم هەمووان هەوڵ بدەنە سەر پێی خۆیان ڕاوەستن یاریەک هەڵبژێرنیان بەشێک لە ژیانیان هەڵبژێرن بۆی فێر بن. بەڵێ زۆر سپاس دەکەین و بۆ ئامادەبنت کە ئەم بەیانە لەگەڵمان بوویت. هەر لێرە لەگەڵ میوانەکەم کۆتایی بە بەرنامەی ئەمڕۆی ڕۆژباشی کوردستان 24 دەهێنین تا ڕۆژێکی تر و بێگەشتنەوەیەکی تر هەفتەی ئایندە کە هاژەی هاوکارم لەگەڵتانە بێت بەخواتانە سپێن.